بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان و خۆشەویستان، لەموانەیە باسێکی تەندروستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕوانگەی سنەنی فیترەواکەین. ئەبێ سنەنی فیترە چی بێ؟ ئەو سنەتانن کە پێغەمبەران پێش ئێمە کردویانە، پیادەیان کردووە، و سنەتێکە ئینسان هەر لە منداڵیەوە ئەم سنەتە خۆی لەسەر ڕابێنێ و خۆی فێرکا و مناڵەکەی فێرکا و لەسەری بژی و لەسەری بمرێ. تەسەوڕەکەیت ئەمە باسی عەقیدە و باسی قیامەت و باسی مردن و باسی نوێژ و باسی ڕۆژ و باسی شتی گەورە بێ؟ نەخێر، ئەمە باسی خزمەتی لاشەی خۆتە، باسی پارێزگاری لە تەندروستی و خۆپاراستن لە نەخۆشیەکانی ناو لاشەی خۆتە. سبحان الله، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ عەشر من الفطرة، دەشت لە فطرەتی ئینسانن، دەشت لە فطرەتی پێغەمبەران، واتە پێغەمبەران کردویانە. سەیری کە ڕەبت دەکاتەوە بە چیەوە؟ یعنی هەموو دینەکان هەر پاکژی هاتوون، هەر بە خاوێنی هاتوون. نەک بن مادەم موسڵمانم بێ ڕیشێکی درێژم هەبێ و ڕیشێکم هەبێ وەکوڵێ بە ساڵ خزمەتی نەکەم. نەک من لەبەرەوەی کە موسڵمانم ئەبێت لاشەم ئەوە بۆگەن و پیس بێ و عەرەقم پیا بێتە خوارەوە کە خەڵک لە ڕوینەیە نزیکم بێتەوە. ئەمە دینەکانی ترن، ئەمە خەڵکەکانی ترن کە انحرافیان کردووە. دینی ئێمە بە پاکژی جوانە، دینی ئێمە بە خاوێنی ناخ و دەرەوت ئەهێڵێتەوە. دینی ئێمە ئەم فیترەیە خۆشەویستەکانم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمانەکات چۆن لاشەمان پارێزگاری بکەین. قەص الشارب، چۆن سمێڵەکانمان کورتکەینەوە. ئیعفاء اللحیە، ڕیش بێڵینەوە. السواک. چوارم، استنشاق الماء. قص الأظافر، نینۆ کردن. غسل البراجم کە دوای دێمە سەری. نتف الإبط، پاکردنەوەی بنباڵ. حلق العانە، پاکردنەوەی ئینسان لە مووی خوارەوەی لاشەی خۆی. انتقاص الماء، یعنی خۆپاکردنەوە لە تەوالێت و لە دەبلیوسی و لەسەر ئاوا بە ئاو. مصعب کە حەدیثەکە ئاجێڕێتەوە فەرمێ وەنەسیت العاشرة إلا أن تكون المضمضة، دێ من بیر چۆتەوە ئیلا مەگەر مەضمەضە بێ کە ئینسان ئاو لە دەمی ڕائەدا. سبحان الله، من تێناگەم دینێک بۆ تەوحیدی خوا هاتبێ، دینێ بۆ سەرخستنی بەرنامەی خوا هاتبێ، چ پەیوەندی بەم شتانەوە هەیە؟ بۆ خۆی بەم شتانەوە مەژغوڵەکە، بۆ ئەرکی خەڵکەکانی زیادەکات و قورسەکە ئەبێت و ئەمانەش بکەیت؟ ئەبێ هەموو هەفتەیەک هەستیت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وا سەحابەکانی فێرە کرد کە بێ هەموو هەفتەیەک هەستن چی بکەن؟ وقت لنا النبي صلى الله عليه وسلم في قص الشارب وتقليم الأظافر ونطف الإبط وحلق الآن ألا نترك أكثر من 40 ليلة والسنة كل أسبوع. فما وقت لنا النبي صلى الله عليه وسلم في قص الشارب، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەوقیتی کردبوو بۆمان، واتە هەموو سەری هەفتەیەک منەبیهێکە بۆ ئیود ئەگەر لێ بێ بەرسمێڵە کردووە، نوێکە کردووە، مۆزیادەکانی لاشە لێ کردوێتەوە. هەموو هەفتەیەک تو ئەمە بکەیت. ئەگەر ئیلا ناچار بووی یاخود لە سەفەرێکا بووی یاخود نەخۆشی و مەژاڵەت لێ دەستی بووی بۆ تێ هەتاوەکو 40 ڕۆژ ئەمە بێڵیتەوە. ئەمە هەموو ئەمانە پەیوەندی بە لاشی خۆمانەوە نییە، پەیوەندی بە تەندروستی خۆمانەوە نییە. هەموو ئەمانە پەیوەندی بە لاشی خۆمانەوە نییە، پەیوەندی بە تەندروستی خۆمانەوە نییە. زیکرێکی تیا بوو نەخێر، سبحان الله واستغفر اللهێکی تیا بوو، نوێژ و سجود و ڕوحێکی تیا بوو نەخێر، بەڵکو بگرە هەر هەمووی پەیوەندی بە خودی خۆمان، لاشەی خۆمان، تەندروستی خۆمانەوە هەبوو. سیری عەزەبەتی ئەم دینەکە کە ئینسان وا لێ یەکات بیل لەوە بکاتەوە کە یەکێک نانی لەگەڵا خوا یاخود خۆی شەرابێ نۆشەکات بتوانێت مووەکانی لە ئاوەکە یاخود لە شەرابەکە کە ئەچێتە ناخیەوە پارێزراو بێ، بتوانێت ڕیشی بەو شێوەیە بێ کە ئەو نەموسی لێ نەیا و بری ناربێت و تووشی نەخۆشی و تووشی فطریات بێ، بتوانێت ئەو موانی کە بە لاشەیەوێتی لە شوێنە شۆدارەکانی لاشەی ئاغڵی گرتوون هەموو جارێ پاکیان کاتەوە بیان تاشێت بۆ ئەوەی کە نەبن بە مۆڵگەی نەخۆشی میکرۆب و بۆنی ناخۆش لە ئینسانەکەەوە دەرنەچێت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێری کردوین هەموو ئەمانە بکەین، پێستمان تەندروست بێ، پێستمان خاوێن بێ،
ناو دەممان خاوێن بێ، ناو لووتمان خاوێن بێ، دانمان خاوێن بێ، ئەورەتمان خاوێن بێ و خۆمان بە ئاو پا بکەینەوە. هەتاوەکو ئەم حەدە ئیسلام لەگەڵ ئەمەدایە بڵێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە ئەفەرمێت 5 شت لە فیترەیە. یەکێک لە فیترەکان چییە؟ خەتەنەکردنە. ئینسان بۆ ئەبێ خەتەنە بکرێ. ئەم مۆزوعە باسێکە کە زۆر قسەی هەڵگرتووە و تا ئێستاگەنش خەڵکێکی زۆر قسەی لەسەرەکە. خۆشەویستەکانم، خەتەنەکردنی ئینسان، پاکردنەوەی پێستی زیادەی ئینسان کە لەدایکە بێ، ئەمە بۆ پارێزگاری ئینسانەکە خۆیەتی. ئەی باشە مامۆستا ئەم پێسە زیادەیە ئیسفادەی هەیە؟ نەخێر. ئیسفادەی نییە بۆ خوا دروستی کردووە. ئەگە ئیسفادەی هەیە بۆ نیگەڵینەوە. ئەگە ئیسفادەشی نییە بۆ دروست کراوە. باوکی من تۆ مۆبایڵی کڕیوە؟ بەڵێ. هەموو جار شاشەیەکی ئاوا و کڕیوە کە ئەیکڕی بە تازەیی بەرگێکی پێوەیە، ئەم بەرگێ شەریکە لی داوە، دوای کە ئیکڕی بخۆ بەرگەکە لیەکەیتەوە، دوای شەریکاڵێ نامەوێتەوە. بەڵێ ئەم بەرگەی کە بە ئینسانەوەیە، لەبەرەوەی کە ئینسان ئەورەتی زۆر بەناسکی دروستە بێ، خۆی گەورە پێستێکی بۆ دروست کردووە ناوسکی دایکە، هەتاوەکو ئەو کاتێکی هێتە دەرەوە، دوایی کە هاتە دەرەوە ئینجا پێویستی بەم پێستە نامێنێ. ئەو کاتە سونەتە ئینسان پێستەکەی ببڕێ و لەدەست ئەو پێستە زیادەیە نەجاتی بێ. ئەگەر ئەم پێستە بمێنێتەوە ئینسان تۆشی چیەکە؟ ئەبێ بە مستەنقەعێک، ئەبێ بە کەلاوەیەک بۆ نەخۆشی، بۆ میکرۆب، بۆ میز کە ئەمێنێتەوە. زۆر جار کونی میزەکە لێەوە ئەگیرێ، زۆر جار ئەم پێستە زیادەیە ئەگەڕێتەوە سەر زەکەر و ڕێک ملی زەکەر ئەخنکێنێ. ئەمانە نەخۆشی زۆری هەیە کە دکتۆرەکانی بەولیە ئەزانن. بۆیە ئینسان سونەتە بە لەدایک بوون بە بیدایەتی هاتنە ناو ژیانیەوە لەدەست ئەم پێستە خۆی نەجات بە. تۆ تەسەورەکەی ئەم حاڵەتە پەیوەندی بە سەرەتانی زەکەرەوە هەبێ؟ یعنی لابردنی پێست، لابردنی ئەم پێستە هیچ پەیوەندیەکی بە سەرەتانەوە هەبێ؟ بەڵێ بەڵێ. یەهود بۆچی تووشی سەرەتان نابن؟ چونکە لەگەڵ لەدایکبوونی مناڵەکانیان خەتەنیان بۆکەن. موسڵمانان بۆچی توش نابن؟ لەبەری کە ئەمە پیاداکەن. خەڵکێکی تر بۆچی تووشە بێ؟ لەبەری کە ئەم پێستە زیادەی ئەهێڵنەوە. بۆیە ضرورە بە تایبەتی لەم عەسرەیە کە هەڵگرەکانی نەخۆشیە سێکسیەکان زۆر بوون کە بۆ یەکتری نەقڵەکەن. ئەم شوێنە ئەبێ بە شوێنێکی زۆر باش و لەبەر بۆ هەڵگرتی نەخۆشی ئایدس. ئین تۆ تەسەورەکەن ئێستاکەنە دۆزراوەتەوە کە نەکردنی خەتەنە پەیوەندی بە نەقڵکردنی نەخۆشی ئایدزەوە هەیە. چی ئەمی ئەزانی؟ چێ بیری لەمە ئەکردەوە؟ ئەوە زۆر جاریش ئەم ئیلتیهابەکە ئەمێنێتەوە لەوانەیە بگەڕێتەوە بۆ دواوە، بگەڕێتەوە بۆ بربغ و بۆ شوێنەکانی تر و بۆری تۆ و پرۆستات و ئینسانەکە تووشی ئیلتیهابی ناومەجاری بکە، یعنی بەعکسەوە بە ئیتیجاها بگەڕێتەوە و ئینسانەکە تووشی دەرد و بەڵا بکە. بۆی خۆشەویستەکانم ئەمە یەکێکە لە سونەنی فیترە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمری پێکردوین. ئاخر شت کە حەزم کرد لەسەری قسە بکەم غەسل البەراجیم. تخوان پرسیارتان لێ یەکەم، غەسل البەراجیم چییە؟ باوەڕ ناکەم کەس بیزانێ. ئەزان خۆشەویستەکانم، چاڵ و چۆڵیەک هەیە لە دەسا، چرچیەکی تێ ئەکەوێ زۆر جار، ئەو چرچیانە پێوتێ بەراجیم. بینی پەنجەکان پێوترێ بەراجیم. مامۆستا خۆم بۆ نان ناخۆم، حەقیشم نییە بەسەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بۆ پاکی کەیتەوە. لا ئیلاهە ئیلا الله. ئێمە لە طبا لەبەردەم شوێنی عەمەلیات و دەستشنە شوێنێکمان بۆ دیاری کراوە، ئەڵێ دەستەکانت ئاوا بشۆ، ئاوا کەلێنەکان و کەلەبەرەکانی پەنجەت پاکەرەوە. سوبحان الله بە تعلیمات. ئەڵێ ئەو شوێنانەی کە زۆر ونە بن، زۆر ئەشارێنەوە، زۆر جار دکتۆرەکە نایبینێ و پەنجەی پێ ناشوە، دەستی پێ ناشوە، فێر بە چۆن دەسێ بشویت. دکتۆرەکان فێرمانەکەن بەم شێوەیە، بەم شێوەیە، بەم شێوەیە. ئێمە چیمان هەیە؟ ئەم فڵچەیەمان هەیە بۆ پاکردنەوەی دەستمان. زۆر غەریبە ئەگەر سەیری کەین دیوێکی فڵچەکە پێوتە برەش، دیوێکی فڵچەکە تیژە، دیوەکی تری سفنجە، ئەمە سابوونی پێوەیە، تعقیمی پێوەیە، ئەمەشیان پێی پاکەیتەوە. یعنی
ئەوەی کێتە ناو عملیاتی ئێمەوە، ئەوەی کێت بەتەمایە تەعقیم کات و دەستکێش لە دەستکا، ئەبێ دانە بەدانی ئەمانە بەم فڵچەیە پاکی کاتەوە و خاوێنی کاتەوە و پاکژی کاتەوە، اینجا بواری ئەوەی پێ ئەدرێ کە دەستکێش لە دەست کات و بێتە ناو عملیاتەوە. هەتاوەکو ئەو حەددا یا ئەڵڵاه ئەمە تەخەسوس نەبێت چییە؟ ئەی پێغەمبەری خوا سەڵ سەلەم، تۆ چوزانی ئەگەر پێغەمبەر نی ئەم کونوکە لە بەری دەست و پەنجە ئەم خانانە میکرۆبیتیانیشێ بە پاکی کەینەوە، چ دینێک هەیە بەم وردەکاریە دابەزی بێتە ناو خەڵکەکەیەوە، ئەم تەعلیماتە جوانانەی دابێ؟ تێناگەم دینێک ئەمە ئاسی تەندروستیەکەی بێ، هی ئەوە نیە چاوی لێ بکەین، هی ئەوە نییە هەموو فەرمودەکان بە زەعیفەکانیشەوە لەسەر سەرماندا بنین، وەکو قسەی دکتۆرێکی پسپۆر لەگوێی بگرین. بەڵێ بۆیە بۆمان هەڵبژاردن وتمان تەندروستی خۆشەویست لە فەراغەوە نەهاتووە. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.